خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێ بێم کاتەوە کاتێکتان باش من لە شەقامی سالمم دەستخۆش من لە شەقامی سالمم لە شاری سلێمانی کە لێرەدا ڕێپێوان و خۆپشاندان هەیە بۆ پشتگیری لە بەرخودانی ڕۆژاوای کوردستان کە هەمووان بێجیاوازی تەمەن بێجیاوازی ڕەنگ هەمویان یەک دەنگ هاتوونەتە شەقامی سالم کە ئەمە ئیبینی لە شاری سلێمانی لە تەواوی شار و چارچووکەکان بوونی هەیە بۆ پشتگیری لە بەرخودانی ڕۆژاوای کوردستان و هەمووان هاتوونەتە ئێرە لێرە کۆبوونەتەوە سەرجەم چین و توێژەکان هونەرمەندان نووسەران ئەدیبان لەگەڵمان بن ئەچینە لای بەشێک لەو هونەرمەندانەی کە ئەمڕۆ لە ڕێپێوانی شاری سلێمانی بۆ پشتگیری لە بەرخودانی ڕۆژئاوای کوردستان بەشداریان کردووە لەگەڵمان بن. حسرة شبه من دبره وكبرنا بهاره أجرمش إيش وألم لسر مدى دباره حسرة شبه من دبره وكبرنا بهاره أجرمش إيش وألم لسر مدى دباره مشوارنا قد باورنا كان دجمن وقوري هاره مشوارنا قد باورنا كان دجمن وقوري هاره. سڵاو ڕێز و حورمەت بۆ جەنابتان بۆ کەناڵە جوانەکەی کورسات هەڵبەت ئێمە لێرە لەم شوێنە ساردەیە لە شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی کۆبووینەتەوە بۆ پشتیوانی لە ڕۆژئاوا لە خوشک و براکانمان لە شەڕبانان لە هەموو ئەزیزانی کە دەستی غەدر و خیانەتیان پێگەیشتووە هیوادارم ئەم بەرخۆدانە ئەم خۆپیشاندانانە سەر بگرێ و کوردیش بە ئامانجی خۆی بگا داوا لە هەموو هونەرمەندان لە هەموو ئازیزان لە ڕۆشنبیران لە خەڵکی کاسبکار لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم کە بێن پشتیوانی لە ڕۆژئاوای کوردستان بکەن چونکە هەر چوار پارچەکە یەکە و کوردستان یەک پارچێ و نابێ بە چوار. سپاستانەکەم. زۆر دڵخۆشم کورساتی ئەزیزە بینم لێرە دڵخۆشمە و خەڵکی شاری سلەیمانی بەم شێوەیە هاتوونەتە سەر جادە هەموو پێکەوە ڕێگا بڕین هەمومان یەک دەنگین هەمومان پێکەوە وەکو یەک دەست ئەمانوێت دەنگ هەڵبڕین بۆ ڕۆژئاوای هەمیشە زیندوو و سەربەرز و قارەمان. بەڕاستی من هەمیشە دڵخۆشم ئەبینم کە خەڵکی سلەیمانی هەمیشە لە هەموو کات و ساتێکە لە هەموو حاڵەتانی کە لە هەر لایەک کە مەسەلەن ناحەقیەک ئەمڕۆ بینین دوژمنانی گەلی کوردیانەوێ ماف و حەقی میلەتەکەمان بخۆن یانەوێ ناومان نەهێڵن لە کاتێکا دوژمنانی کورد هەمیشە خەیاڵیان خاو بۆ چونکە سەدان ساڵە یانەوێ کورد لە ناومان کورد هەمیشە زیندووە کورد هەمیشە سەربەرزە بژی کوردستان وە داوا لە هەموو کوردێکی بە شەرەفەکەم داوا لە هەموو خەڵکی ئەم شارە و جێگەکانی کاکەم هاوکار بن بۆ کەمپینی هەمومان یەکدەنگین کە کورساتی ئەزیز پێ هەڵساوە من دڵخۆشە بم کە هەمومان هاوکاریەکانمان بگەینە کەمپینەکە بژی کوردستان. دەستخۆشی لەوە هەموو ئەو ئازیزاناکەم کە ئەم کەمپینە جوانیان ڕاگەیاندووە بەڕاستی ئێمە هەر شتێکمان پێ بکرێت ئەبێ هاوکاری ئەو خوشک و برانەمان بین لە ڕۆژاوە هیوادارم هونەرمەندان بە تایبەتی هاوڕێ هونەرمەندەکانم هاوڕێ گەنجەکانم مۆسیقیەکان هەمووتان یەک هەڵوێز بن بۆ ڕۆژاوە یارمەتیان بن لەم کەمپینەیە بەشدار بن ئەگەر بە شتێکی بچووکیش بێت لەوانەیە تۆ 5,000 دینار بی ماڵێک گەرم کەیتەوانێ مناڵێک لە برسێتی ڕزگارکەی هیوادارم هەمووتان بەشدار بن. مشوار نەکرد باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارێ مشوار نەکرد باوەڕ نەکەن دوژمن وەک گوری هارێ دیلان وەی دیلان لەسەر وێرادنا. ئەم ڕێپێوانەی کە من بەشداریم تا کردووە دوێنێش و ئەم ڕۆژ لە مای ئەم دوو ڕۆژە ڕێپێوانێکی زۆر مێژوویە کە لە هەموو تەمەنی خۆمە ڕێپێوانی وام نەبینیوە زۆر سوپاسی خەڵکی کورد ئەەکەم بەگشتی و زۆر سوپاسی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا هونەرمەندان و ئەدیبان و نووسەران و هەموو ئەو لایەنانەی کە بەبێ بیرکردنەوە لە هیچ ئایدۆلۆژیایەک هاتوون کۆبوونەتەوە بۆ دیفاعکردن بۆ لە مەسیری نەتەوەی کورد کە لە ڕۆژئاوا چۆن زوڵمی لێ ئەکرێت لەلایەن وڵاتێکی دیکتاتۆری ڕەگەزپەرستی ناسیۆنالیستی عەرەبەوە ئێمە هەموو کاتێ ئیدانەی ئەو خراپەکاریانە ئەکەین چلەمەوە پێچلەمە و دوا بەرامبەر بە کورد ئەکرێ کورد بەژمەی نەتبووە ئەوەتەی هەیە زوڵمی لێ ئەکرێ زۆری لێ ئەکرێ هیوادارم ئەم ڕێپێوانانە لەم وڵاتانە و لەم شار و شارۆچکانەی کوردستان بە تایبەتی و هەموو ئەو وڵاتانەی کە کوردی لێ بەگشتی بێتە هۆکاری ئەوەی ڕۆژئاوا بێتە سەبەبی ڕزگاربوونی تەواوەتی گەلی کورد لە ژێردەستەیی دیکتاتۆرەکان. جێ خۆشحاڵیە کە ئەم هەموو خەڵکە جوانە پێکۆکۆ بۆتەوە بۆ پشتگیریکردن لە ڕۆژاوا ئێمە پیانەڵێن بە هەموو
ئەوانەی کە چاویان بە کوورد هەڵنەیە پیانەڵێن ئەمە کووردە ئەم پژگیری و یەکگرتنە ئەمە کووردە ئەوەی کە ئێوە ئەتانێەوە چەند ساڵە چەندین ساڵە ئێوە بە ئێمە یەکەن قەت بۆتان ناچێتە سەر ئێمە چەند بکەوین ئەوە ناهەڵەسینەوە ئێمە وەکو کوردێک لەسەرمان واجبە کە پشگیری ڕۆژاوای کوردستان بکەین لەم بەرخۆدانە کە ئاگادارین هەموو دنیا پشتی لێ کردووە و بەداخەوە زۆر بەداخەوە هەواڵی ناخۆشمان پێگات و زۆر واجبە لەسەر هەموو هونەرمەندانی کورد بە تایبەت لەم کاتە هەر هونەرێکیان هەیە هەموو موزیسیەنەکان هەموو گۆرانی بێژان هەموو شانۆکاران سینەماکاران کە بتوانن ڕیەکشن و کاری تایبەت و بەرهەمی تایبەت ئامادەکەم بۆ ئەم دۆخە من داواکەم لە هەموو هونەرمەندانی کورد لەم ڕۆژە تنگانەیە بەڕاستی بگەن بەهانای ڕۆژاواوە کە ڕۆژاوا زۆر لە دۆخێکی زۆر خراپە و هیوادارین بەرخۆدانی ڕۆژاوا سەر بکەوێت و کوردیش هەر سەرەکەوێت هەر بژی حسرە چاوێ من دەبارێ وەک بارانە بوهارێ ئەگەرمش ئێش و ئەلەم لەسەر مەدا دەبارێ حسرە چاوێ من دەبارێ وەک بارانە سڵاو بۆ کورساتی خۆشەویست کە وەک هەمیشە لە ناو جەماری خۆیان بۆ توانێتی پەیامی هەموو دەنگە جیاوازەکان بگەێنێ بە خۆشحاڵیشەوە لەم مەیدانەشە کورسات وەکو بەشێکی گرنگی میدیاکان لێرە بەشدارە بە هەموو شێوەیەک پاڵپشتی خۆمان ئێمەش وەکو هونەرمەندان لە کورساتی خۆشەویستەوە دەنگی خۆمانە گەێنین کە پێویستە هەموو هونەرمەندان بێنە سەر شەقام هەتا ئەو ڕۆژەی ئەگەینە ئەو ئامانجەی کە ئەیهێنینە دی بۆ براکانمان لە ڕۆژئاوە و پێویستی ژەکات هەموو هونەرمەندان کاتان لێ ئەەکەم هونەر بۆ بەرژەوەندی و ژیانی خۆمان تەنیا ئەوە بەز نییە ئێوە ئەبێ لەم ڕۆژەیە دیار بن بێنە مەیدانەکەەوە چونکە ئەمڕۆ گرنگە ئەبێ ئێمە یەک پەیامان هەیە کە ئەویش یەکدەنگین کوردستان یەکە لەم ڕۆژانەشە کە ئێستا دەستگای میدیای کورسات هەستاوە بەکردنەوەی کەمپینێک بۆ یارمەتیدانی کوردانی ڕۆژاوا بە ناوی یەکدەنگ بۆ کوردانی ڕۆژاوا تکایە بە هەموو پێداویستیەکەوە بە مادی بە هەر شتێک لە ماڵەوە هەتانەکە بە کەڵکی براکانمان بێ لە ڕۆژاوا تکایە وەرن بەدەن ئەم بانگۆوازەوە و لەگەڵ کورسات و لەگەڵ ئێمە هاوکار بن تکاتان لێ ئەەکەم بەسە چیتر بە براکانمان بەو شێوەیە نەبینین پشگیری لەو کەمپینەی کەناڵی ئاسمانی کورساتەکەم کە کەمپینێکی زۆر جوانە بەوەی کە هەموو یەک دەنگ بۆ کوردانی ڕۆژاوا من پشگیریەکەم هیوادارم هەموو کوردێک هەموو هونەرمەندێک بتوانێت لە ڕێگەی خۆی و کەسوکار و خێزانەکەیەوە بتوانێت پەشدار بێت لەو کەمپینە دەستان خۆش بێت و زۆر سپاس بۆ کورساتی عزیز کە هەمیشە بەدەنگ پرسەنەتەوەکانەوە سپاس بۆ هەموو مێدیاکانی کورد کە بەدەنگ بانگاوازەکانمانەوە هاتن هەموو گروپە جیاکانی کوردستان خۆتانە بینن کە چەند کاریگەری هەبوو ئەم هاتنە دەرەوانە و ئەوە گەیشتە ناو نەتەوەیە گرتوەکان و کۆنگرێسی ئەمریکی کوردی سپاتی کرد کە چەند میلەتێکی ئازایە و چەند میلەتێکی زیندووە ئەم یەکبوونە بێ وانەیەکی گەورە بێ بۆمان بۆ داهاتوو لەسەرەوە زۆر شتی لەسەر بنیا بنین بیرمان نەچێ ئێستا لەم کاتێک کە ئێمە کەمپەین نەکەین بە کەمپەینە جیاوازەکان بۆ ڕۆژاوا بیرمان نەچێ قەتڵ عامێکی گەورەی ڕۆژهەڵات هاوڵاتیانی ڕۆژهەڵاتیشمان نەکرێت لەبەرەوە ئەبێ بۆ ئەوانیش دەنگ بەرزکەینەوە بۆ هەر شوێنێک دەنگ بەرزکەینەوە لێرەوە بانگوازەکەم بۆ هاوڵاتیانی هەموو کوردستان بە تایبەتی باشوور بە تایبەتی سلێمانی ئەو کەمپینانەی کەمەیەکەمینی یەک دەنگ بۆ ڕۆژاوا ئەم کەمپینانەی کورسات ئەو کەمپینانەی کە لە هەولێرە کرێ ئەو کەمپینانەی کە لە مێدیاکانە کرێ ئەو گروپە جیانە هەر کەسێک ئەتوانێت لە ماڵەکەی خۆیان ئاڵایەکی کوردستاندان ئەتوانێت لە گەڕەکەی خۆیانە هەڵپەڕن ئەتوانن لە مەکتەبەکانیانە شعر بخوێننەوە بە کللتور ئەوەی کە پێتەڵێ چی ئەکەن لە سەهۆڵەکە هەڵەپەڕن گۆرانی ئەڵێن ئەواکەن بەوە هیچ نابێ پێتەڵێم سەر دای لە بەرد کورد بەس کللتوری هەیە شعری هەیە هەڵپەرچەی هەیە کۆڤەندی هەیە گۆرانی هەیە میوزیکی هەیە ئەوە بەشێکی گەورەیە لە خەباتی ئێمە کەواکە حەماسی من ڕۆژانە دەنگی ئەو شەڕبانانەمان بۆیڵێ حەماسی ئێوە لە باشوور ئێوە ئێمەی ڕاگرتووە بە پێوە ڕاستە بە چەک شەڕەکرێ بەڵام میلەتی زیینوش معنەوێتەیە ڕۆحیەتەیە وتارەیە کوردی سپاتی کردکە زیندووە و ئەمەیکە ڕۆژانەی نەسەرجاتە جەختکردنەوەی لە هۆشی نەتەوەی ئەوەی کە وازانرا گەنجی کورد هۆشی نەتەوەی نییە بەوی ژەڵم سرت دای لەبەرد سەر شەقامەکان پڕن لە گەنجی جوانی کورد هۆشی نەتەوەی وانەی هۆشی نەتەوەی ئەو ترێتەوە لەسەر شەقامەکانی کوردستان لە ڕۆژاوا
لە هەموو دیاسپۆرا لەبەرەوە وەرنە دەرەوە ڕۆژانە تا ئەم مەسلەی کۆتایی پێتا کورد سەرەکەوێت شتێک نەماناوی ڕووزانەوە بێت کورد سەرەکەوێت بەچی بە یەکگرتووی بە هۆشی نەتەوەی ئێرە لەسەر شەقامەکان هۆشی نەتەوەی ئەو گوتارەی دوژمنی تۆقانووە ئەو گوتارەی ئەبێ حیزبە کوردەکان ڕاستڵەچێنێ یەک بن پێکەوە بن ئەبێ فێر بن یەک بن لەبەرەوە ئێمە ڕۆژانە بووە لەسەر جادین و چەند خەمی ڕۆژاوامانە ئەوەش دڵمان خۆشەکە بە تایبەتی توێژی ئێستا شتینە لای پەیامی بەشێک لە هونەرمەندان و نووسەران بۆ کەمپینی یەک جەنگ بۆ ڕۆژاوای دەستگای میدیای کورسات. پشتیوانی کەمپینی یەک دەنگ بۆ ڕۆژئاوام کە لەو باوەڕێیان دەنگی 50 میلیۆن کووردە داواکەم لە نووسەران لە بیرمەندان لە هەموو کەسایەتیە گەورەکانی کورد لە هەموو کوردێک کە پشتیوانی ئەم کەمپینە بێ چونکە ڕۆح و گیانی ئێمە ئەم کەمپینەیە بۆ ڕۆژاوا. ڕاستیەکەی بۆ من شۆک نییە کە کورسات هەڵەستێت بە ئەم جۆرە کەمپینانە کەمپینی هەمومان یەک دەنگین بۆ ڕۆژاوا بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەم و لێرە ڕایەگەێنم بۆ هەموو هاونیشتیمانانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان تەسەورەکەم هەرەوە نەبێت لە ناو سلێمانیا بێت ڕێگەی تریشتان ساز کرد بێ بۆی کە پەیوەندی بکەن بەم کەمپینەوە تەنانە دەرەوەی وڵاتیش ئەمە جێگای دەستخۆشی و دەستخۆشتان لێکەم و لێرە دووبارەیەکەمەوە کە من وەکو هەموو نەرمەندێک هەم وەکو کوردێک هەمووکو کوردستانیەک وەکو هاونیشتیمانیەک داواکەم لە هەموو کوردانی تاراوگە ناوەوە دەرەوە شارەکانی تر هەر چوار پارچەی کوردستان کە ڕۆژاوای نیشتیمان لە ئێستاە پێویستی بە ئێمەیە بەداخۆ منم بەیانێکە ئەستان لە ناو سۆشیال میدیایە کە 3 بۆ 4 مناڵ لەسەرمایە ڕقبوونەتەوە بەڕاستی ئەمە زۆر ئازاریە من مناڵەکانی خۆماتە بەرچاو هیچ فەرقیان نییە و بەداخەوە بۆ ئەو شوێنانە یاخود ئەو وڵاتانەی کە ڕۆژانێک ئەوان پێویستیان بە ئێمەی کورد بۆ غەیرە کورد بوون یعنی ئەوە لە ناخ و دڵ و دەرونی پەروەردەی کوردبوونی ئێمە هەیە وەکو مرۆڤ بوون کە یارمەتیانین و یارمەتیمان بۆ ناردوون بەڵام بەداخەوە لەم دۆخەیە ئەوان خەڵکانی تونوتیش بۆ ئێمە دروستەکەن و بەرامبەر بە دۆزی کورد بەرامبەر بە کورد زمان بەرامبەر بە سنوور و جوگرافیای کورد ئەجاگەن لە دژی ئێمەیە دوژمن وایزانی بە گەمارۆدانی کۆبانی و ناوچە کوردستانەکانی ڕۆژاوای کوردستان کورد لە ناوە بە خەیاڵی خاوی کرد گەورەکان هەڵی گەوراکەن و بچووکانش هەڵی بچووک ویان زانی ئێمە لەو شوێنەیە کوردەکان بەجێڵین بەتەنیا بەڵام ئێمە هەمووان پشتیوانی ڕۆژاواین و هەمومان شەڕوان و هەمومان پێشمەرگەی ڕۆژاواین و بۆ یەک دەنگیش بۆ ڕۆژاوای کوردستان هەمومان هاوکارین و هەمومان بەشدارین و تکال لە هەر کەسێکم کە هەرچی لە توانایە ئەگەر کەمیش ببەخشیت هەر بەخشینە لەبەرەوەی گڵۆپەکانی ئاو دەریاکان دروستەکەن لەبەرەوە نەپەشیمان بن لە بەخشین وانە کۆڵ بدەن لە بەخشین وەک ژنە نووسەرێک و وەک ژنە کوردێک بۆ کەمپینی یەک دەنگ بۆ ڕۆژئاوا پاڵپشتی لەم کەمپینە دەکەین و بە ڕۆژئاوا و بە ڕۆژهەڵاتە ڕێین کوردستان یەکە گەلی کورد یەکە و بە یەکگرتووی و یەک بوون گەلی کورد و بە ئیرادەیەکی گەلانە ئەگەین بە ئامانجی خۆمان بڵێ بۆ ژیانێکی شکۆمەندانە شەرەفمەندانە سەربەرزانە بژی گەلی کورد و بە یەکگەیشتن بە ئامانجەکانی خۆی. ئێمە لە ساتەوەختێکی مێژووی بێ ئەندازە گرنگاژین ساتەوەختێکە کە خەڵگری کۆمەڵی ڕەهەندی زۆر گرنگە ئەکێ لە ڕەهەندە هەرە گرنگەکانەوەی کە بینیمان کە ئەو هەموو هێزە مرۆیە گەورەی کە لە ناو کۆمەڵگەی کوردیایە نەک لە کوردستان و شارەکانی کوردستان وەڵکە لە هەموو دنیاوە هاتوۆتە دەنگ ئەم هێزە ئەتوانێ هەم نامەیەک بۆ ئەحزابی کوردی بنێرێ کە تا کوێستەی سوادەی لەم هێزە مرۆیە گەورەیە نەکردووە ئەم هێزە ئەتوانێ نامەیەک بنێرێ بۆ هەموو دنیاکە ئێمە کۆمەڵگەیەکی زیندوین کۆمەڵگەیەکین ئێمە خۆمان بڕیار لەسەر چارەنووسی خۆمانەین یەکێ لە نامە هەرە گرنگەکانەوەی کە پێیوتین ئێمە هیچ دۆستێکمان نییە خۆمان نەبێ ئێمە ئەوەندە هێزمان هەیە کە هیچ پێویستمان بە دۆستێک نییە ئەوەندەی ئەگەر بتوانین بە شێوەیەکی استراتیژی ئەم هێزە بەکاربێنین بۆیە کۆکردنەوەی هەموو کۆمەکی مانەوی مادی بۆ ڕۆژاوا ئەرکی سەرشانی هەموو ئینسانی کوردە لە هەر شوێنێکی دنیا بێ هیوادارم هەر کەسێ هەر شتێکی لە دەست بێت قسووری نەکاو بەدەم ئەم کۆمەکەەوە بێت. سڵاو
کوردانی هەر چوار پارچەی کوردستان ئەمڕۆ ئێمە لە شاری سلێمانی و لە هەموو شارەکانی تر کەمپینێک ڕاگەێنین بۆ پشتگیری لە ڕۆژئاوا و هەر چوار پارچەی کوردستان بە هیواین هەمووتان یەکدەنگ یەک پارچە یەک هەڵوێست لێرە ئامادە بن چاوتان ماچەکەم سواز بۆ دڵسۆزی و سواز بۆ دەنگەوە هاتنتان سواز بۆ کورساتی ئازیز.